هەر کەسێک لە ئێمە لە ماڵەوە گەر کارەباکەمان تێک بچێ، گەر گڵۆپ و ڕووناکی ماڵەکەمان بسووتێ بکوژێتەوە، بێگومان هەوڵ ئەدەین بە زووترین کات چارەسەری بکەین، بۆ ئەوەی شەو بەسەرمانانەیە و تاریکی بەسەرمانانەیە. بانگی وەستا دەکەین، ئەم دوکانەوە دوکان دەکەین بۆی ئەو ئیشە و ئەو کێشەیەمان چارەسەرکەین. خۆشەویستان، ئایا ئێمە بۆ قەبریش، بۆ تاریکی قەبر ئاوا خۆمان مەشغوڵ و سەرقاڵ دەکەین بۆی ڕووناکی بکەینەوە بە عیبادەت و بە خواپەرستی بە چاکە؟ ئەی نازانی ئەو عیبادەتانی کە تۆ ئەنجامی ئەدەی تاریکی قەبرت نایەڵێ، تاریکی قەبرت کۆتایی پێدەهێنێ؟ ئایا ئەوەندە خەمی کارەباکەی ماڵمانە و خەمی ڕۆشنایی و ڕووناکی ماڵمانە، ئایا ئاوا خەمی قەبر و قیامەتی خۆشمان دەخۆین؟ یەکێک لە سەحابەکان دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لە تاریکی شەودا دوو ڕکات نوێژ بکە بەلایانی کەمەوە بۆ تاریکی ناو قەبرەکەت. ئایا ئێمە بۆ دنیا ئاواین بۆ قیامەتیش هەوڵ دەدەین؟ بێگومان کۆمەڵە کەسێکی قەبرەکەی لێ تاریک بۆ پەنا بخوا، هاشە قەبرەکەی ڕووناکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا، ئینسانی ئیماندار لە ناو گۆڕەکەیدا لە باخێکی سەوزی جوانایە. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕێت. قەبرەکەیشی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مانگی چواردە چەندێ جوان و ڕووناکە، مانگەکە خۆی نەک سەرزەوی، ئەو مانگە خودی خۆی چەندێ ڕووناک و جوانە ناو قەبرەکەی ئاوا ڕووناکە ئینسانی ئیماندار. بەڵام بە چی ڕووناک دەبێتەوە؟ بۆی بڵێ من دڵم پاکە؟ نە، بە عیبادەت و بە خواپەرستی بە چاکە. زۆر جا باسمان کردووە، ئیمام خەتیبێک دەڵێ لە مزگەوتەکەمانە پیاوێکی بە تەمەن نوێژی دەکرد، ئەهلی مزگەوت بوو، فەخر و شانازیە بۆ دنیا و قیامەتت کە تۆ ئەهلی جومعە و جەماعەت بی، نەک تەنها ئەهلی جومعە بی. دەفەرمێ ئەو پیاوە دەرزمان دەخوێنا، قورئانمان دەخوێنا، خوێنەواری لە بۆ عمری 70 ساڵ زیاترە، نەخوێنەوار. ئەهات لەگەڵ قوتابیەکانە گوێیە گرت و بەس ئەوی با بەرەکەتی قورئان بۆ منیش بێ، بەس تەنها گوێیە گرت، هیچ نازانێ، خوێنەواری نییە، تەمەنی زۆر گەورەیە. ئەم پیاوە بە تەمەنە ڕەحمەتی خوای لێ بێ وەفاتی کرد. کوڕەکەی دەڵێ باوکم هاتە خەوم، وتم بەهاو گیان حاڵت چۆنە؟ وتی ڕۆڵە گیان زۆر خۆشە، بەخوا ناو قەبر زۆر خۆشە. ڕۆڵە گیان وەک لای ئێوە نییە کارەبا بکوژێت و تاریکی ڕووبدا ئەوشتانە، لای ئێمە بەردەوام ڕووناکە، ڕووناک زۆر خۆشە. لای ئێمە تاریکی نییە، نایبینی تاریکی. ئێستا ئیسراحەتم کردووە. باو گیان چۆن وات لێ هات؟ وتی وەڵڵاهی بەهۆی مزگەوت و قورئان خوێندن کە گوێم لە مناڵەکان ئەگرت، خوای گەورە قەبرەکەمی بە ڕوونا کردەوە. جا ئێمەش چۆن خەمی ماڵەکەمان دەخۆین و ئێستا کارەباکە ببڕێ هەمومان مەشغوڵ دەبین و هەوڵ دەدەین وەستایە پەیا بکەین چارەسەری کێشەکەمان بکەین، با ئاوا کێشەی قەبر و قیامەتی خۆشمان چارەسەرکەین بە عیبادەت و بە خواپەرستی. کەس نازانێ بەیانی ئێمە لەکوێین، لە ژیان داین یا لەناو گۆڕ داین. ئایا ئاوا خەمخۆری ماڵەکەی خۆمان و گڵۆپەکە و کارەباکەی خۆمان و ژیانی خۆمانین؟ ئایا ڕوبعێکی نیوەی ئەوە خەمی قەبر و قیامەتی خۆمانە کە لە پێشمانە و مەجالیشی تێدا نییە؟ با بە خۆمان دابچینەوە.